ئەو وڵاتانەی کە سیستەمێکی بانکی بەهێزیان هەیە هەمیشە زۆرترین وەبەرهێنان و بازرگانی تێدا ئەنجام دەدرێت. سێکتەری بانکی یەکێکە لەو سێکتەرانی کە ئێستا حکومەت یاریێمی کوردستان دەیەوێت زۆر گرنگی پێ بدات. لەوانە حکومەت یاریێمی کوردستان لە ڕێگای ڕاگەیاندنی هەژماری منەوە کە چۆن موچەخۆرانی هەرێمی کوردستان بتوانن لە ڕێگای هەژمارێکی تایبەتەوە ماگانە موچەی خۆیان وەربگرن. پلانی حکومەتی یاریێمی کوردستانە لە ساڵانی داهاتوودا زیاتر لە 1,200,000 موچەخۆر لە کەرتی گشتیەوە بگوازرێنەوە سار کەرتی تایبەت بۆی لە ڕێگای ماستەرکارت و ئایتیەمەکانەوە موچەکانی خۆیان وەربگرن. لەوانەش چۆن بتوانێت بانکێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان دابمەزرێ و سەرجەم بانکەکان بەیەکەوە ببەسرێتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان لە ڕێگای دەستەی وەبەرهێنانەوە زۆر گرنگی بە دامەزراندنی سێکتەری بانکی دەدا بۆ ئامانجی ئەوەی ژێرخانێکی ئابووری بەهێز هەبێت لە هەرێمی کوردستاندا. ئەگەر لە تەمەنی کابینەی نوێمدا تەماشا بکەین ساڵانە بە بڕی لە 20 ملیۆن دۆلار وەبەرهێنان لە سێکتەری بانکی داکراوە، بەڵام پلانی حکومەتە ساڵانە بیگەێنێتە 1 ملیار دۆلار. لە کاتێکدا چەندین بانکی تایبەت هەن لە هەرێمی کوردستان کە خزمەتگوزاری و پێشینە دەدەن بە هاوڵاتیان. ئەو خزمەتگوزاریانە چییە کە بانکە تایبەتەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکەن؟ ڕۆڵی بانکی تایبەت چییە لە هەرێمی کوردستان؟ پاڵپشتیەکانی حکومەت چییە بۆ کەرتی تایبەت بە دیاریکراویش کەرتی بانکی؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆم بابەتە بکەین. حکومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هەژماری منی دەست پێ کرد کە پرۆگرامێکی گشتگیری دارایی و ئامانجلەی دابینکردنی ڕێگایەکی پارێزرا و گونجاوە بۆ فەرمانبەران و هێزە ئەمنیەکان و خانەنشینی و کەرتی گشتی بۆ دەستکەوتن بە موچەکانیان. پرۆژەکە هەوڵی مۆدێرکردنی کەرتی بانکی و بەرەو پێشبردننی گەشەی ئابووری لە هەرێمی کوردستان دەدات. ئەمریکا ئێستا دەستمان پێکردووە لەگەڵ دوو بانک تەنیا لەبەرەوە بووە کەم دوو بانکە زیاتر ئامادەکاریان تێدا بووە بۆ جێبەجێکردنی پرۆژەکە. بەڵام لە 6 مانگی داهاتوودا ئێمە ڕێگە دەکەینەوە بۆ هەر بانکێک کە بتوانێت ئەم کارە بکە بەشدار بێت و ئامانجی حکوومەتی شەوەیە بانکەکانی تریش بەشدار بن کە ڕێگە پێدراو بن لەلایەن بانکی ناوەندی عێراقەوە و دواتر بۆ هاوڵاتی خۆی دەمێنێتەوە لەگەڵ کام بانک دەیەوێ حسابی خۆی هەبێت. ینی حکوومەت تەنیا یارمەتی دەردەبێت لە خستنە سەرسکەی ئەم پرۆژەیە دواتر بۆ بانک و هاوڵاتی بەجێ دێڵێت. ئاماژمان ئەوەیە ئێمە بژانەوەیەکی ئابووری لە کوردستان دروست بکەین. ئاماژمان ئەوەیە کوردستان بەرەو هەنگاوێکی زۆر پێشکەوتوتر هەنگاو بنێت. ئێمە تەنیا مەبەستمان ئەوە نییە موچە بدەین، دەمانەوێ ژێرخانێکی ئابووری وا بەهێز دروست بکەین کە بژانەوەی ئابووری لە هێنانوبردننی پارە لە حساباتی بانکی ئەمە یارمەتی دەری بژانەوەی ئابووری بێت کەواتە چاومان لەوەیە چۆن ئێمە بەرەو ئایندەیەکی ڕووناکتر بە ئایندەیەکی گەشتر ئابوووریەکی باشتر هەنگاو بنین. ئەمە یارمەتی حتا وەبەرهێنەرە بیانیەکانیش دەدا ئەگەر سیستمێکی پێشکەوتووی ئابووری و سیستمێکی بانکی ڕێکوپێکە بێ یارمەتی ئەوە دەدا چۆن خەڵکی تریش بێنە هەرێمی کوردستان. دروستکردنی ئەم ژێرخانە ئابووریە ضرورەتێکە بۆ پێشخستنی ئابووری کوردستان. بۆیە ئەوەی ئێمە دەمانەوێت بیکەین ئەمە ڕۆیایەکە بۆ داهاتووی کوردستان کە چۆن ئێمە بتوانێت لە قۆناغی ئێستادا بەرەو قۆناغێکی زۆر پێشکەوتوتر بیبێت. ئەگرنگی پرۆژەی هەژماری من لە هەرێمی کوردستان وەرگرتنی موچەی فەرمانبەران بە ڕێگایەکی ئاسان، ڕەخساندنی هەلیکاری زیاتر لە کەرتی بانکیدا، کەمکردنەوەی پشبەستن بە مامەڵەی کاش، زیاترکردنی کارایی حکومەت و شەفافیت، وەرگرتنی حەواڵەی نێودەوڵەتی، پارەدان بۆ کاڵا و خزمەتگوزاریە ئۆنلاینەکان و سەرهەڵدانی پارەدانی دیجیتاڵی بۆ خزمەتگوزاریە گشتیەکان. تایبەت بە پشتگیری بانکی لە هەرێمی کوردستان بۆ بانکە ئەهلیەکان و گرنگیدانی زیاتر بەو کەرتە یەکێک بووە لە کارنامە سەرکیەکانی حکومەتی هەرێمی کوردستان، چونکە کەرتی بانکی ئاسانکاری دەکات بۆ دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاریە بانکە مۆدێرنەکان و لەوانە قەرز و پاشەکەوتکردن و پارەدانی دیجیتاڵی و چەندین خزمەتگوزاری دیکە. بەڕێوەبەری یەکێک لە بانکە تایبەتەکان زانیاری زیاتر دەخاتە ڕوو لەسەر کەرتی بانکی لە هەرێمی کوردستان و باڵپشتیەکانی حکومەتی هەرێمی کوردستان. کاک ئەحمەدیەوە
بانکێکی تایبەتن لە هەرێمی کوردستان چەند لەقێکتانەیە هەم لە پارێزیەکانی هەرێمی کوردستان و هەمیش لە پارێزیەکانی عێراق دەتوانین بڵین لە ماوەی چەند ساڵی کارکردنی ئێوە و ئەزمموی کارکردنتان ڕۆڵی بانکەکەی ئێوە چی بووە هەم لە هەرێمی کوردستان و هەمیش لەو پارێزیانی کە لەختان هەیە ئێمە وەکو بانکی جیهان هەر لە ساڵی 2009 دەستمان بەکار کرد الحەمدوللا ئێستا 11 لقمان هەیە لەو 11 لقا 6یان لە هەرێمی کوردستانن بە هیواین ئینشاءالله لە نزیکێکدا لقەچی تر لە هەولێر زیاد بکەین بۆ دەهەفت دابینکردنی هەلیکار بۆ چەندین هاوڵاتی و دانیشتنی ئەو شارە یەکێک بۆ لە ڕۆسەرەکیەکانمان جگە لەوەی کە پێشکەشکردنی خزمەتگوزاری بانکی بۆ هاوڵاتیان بە هەرێمی کوردستانەوە بە شێوەیەکی تایبەت جگە لە شارەکانی تری عێراق ئەمە لێرەدا نەوەستاوە کاری بانکی تەنانەت ئێمە توانیمان خەڵکانێک ڕابهێنین بۆ ئەوەی ببنە خاوەنکار لە مستەقبل بۆ ئەوەی لەسەر مرۆڤیش ئیش بکەین ئەوەش بوو یەک لە ئەرکە کۆمەڵایەتەکانی سەربانک بۆ ئەوەی خەڵکانێک ئامادە بکەین بۆ دوا ڕۆژ ئەوە لەلایەنی ژمارەی لقەکانمان و لەلایەنی بانک ئێستا هەست بە جوڵێکی زۆر باشەکری لایەن بانکە هەلیەکانەوە و بانکەکەی ئێوەش بانکێکی ئەکتیڤە ئەمە هۆکارەکەی بۆ چێگەرێتەوە ئێوە هەموو ڕێنمایەکان هەموو خزمەت گوزاریە باشەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکەن ئەگەر بەراودیش بکەین بۆ نمونە بانکەکەی ئێوە بە بانکێکی وڵاتانی دراوسێ و ناوچەکە هەمانەوە خزمەت گوزاری پێشکەشەکەن کە لە بانکەکە لە دەرەوە هەیە بێگومان بڵێ بێگومان بڵێ هەمان خزمەت گوزاری پێشکەش دەکەین هەمان تایبەتمەندی بانقەکەت بانقەی نێودەوڵەتیمان هەیە و بانقەکەی ئێمەش چەندین بەرهەمی و چەندین خزمەت گوزاری ناوازە هەیە پێشکەش بۆ مشتریەکانی خۆی دەکات زۆر باشە ئێوە کەرتی تایبەتن ڕۆلی حکومات پاڵپشتەکانی حکومات بۆ کەرتی بانکی چۆنە بینن ئایا حکومات پاڵپشتی تەواوی کەرتی تایبەتەکە بە تایبەتی کەرتی بانکی لە ڕاستیدا سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشداربوون و ئامادەبوونی لەکردنەوەی ئەم بینای بانقەمان باشترین بەڵگەیە بۆ پشتگیری حکوومەت لە کەرتی بانکی بە شێوەیەکی تایبەت و کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتێکی گەورەیە بۆ کەرتی بانکی لە هەرێمی کوردستان پرۆژەی هەژماری من بەڵگەیەکی حاشا هەڵنەگرا بۆ پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان و کردنەوەی حیساب بۆ کارمەندانی حکوومەت بۆ ئەوەی ببنە خاوەن هەژماری بانکی لە بانکە تایبەتەکان ئەوە دەبێتە هۆی دروستبوونی پردێکی پتەوی متمانە لە نێوان هاوڵاتی و بانکەکان بۆ ئەوەی هاوڵاتیان بتوانن پارەکانیان لە بانقەکان لە دوور لە ریسک و دوور لە هەر شتێک لێرە بپارێزن جگەلەوەش ئەو هاوڵاتیانە دەتوانن کاروباری ڕۆژانی خۆیان هەموو لە ڕێگای بانقەکان جێبەجێ بکەن چ بە ئەلکترۆنی چ بە سەردانی بانک چ ئەو ئۆفەرانە و ئەو خزمەت گوزارانەیە کە بانک پێشکەش بە هاوڵاتیان دەکات زۆر باشە ئێستا دەڵێیت پاڵپشتێکی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ کەرتی بانکی بانکە تایبەتەکانیش لە هەرێمی کوردستان و بانکەکەی ئێوەش ڕۆڵی خۆی بینیوە بە باشی کەواتە لە ئایندەیەکی نزیکە یا بۆ ساڵانی داهاتوو کەرتی بانکی بە تایبەتی بانکە تایبەتەکان ڕۆڵی خۆیان نەجێڕن بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری لە هەرێمی کوردستان ئەوە بنەمای پرۆژەیەکی تازە دادنی با بڵێن دەستپێکی پرۆژێکی تازە دادنی ئەو پرۆژەیە وا دەکا کەرتی بانکی گەشەکی گەورە بەخۆ بسەنێ تۆ حیساب کە جوڵەی دراو بازرگانی بانکی 1,200,000 کەس دەبی ئەوە چ کاریگەریەکی هەبیتن لەسەر ئەم کەرتە لێ ئەمە چاوەڕوان دەکەین دوای دروستبوونی ئەو متمانەیە دوای دروستبوونی ئەو ئەژمارانە بانکەکان ڕۆڵێکی زۆر تایبەت دەبینن و دوا ڕۆژێکی پرشەنگدار چاوەڕێیانە مامەڵەکردن لەڕێی ئەو سیستەمەی کە باسی دەکەیت و نەبوونی پارەی کاش ینی سەحبکردنەوەی پارەی کاش بۆ ناو بانکەکان جوڵەی بازرگانی زیاترەکات ینی چۆنڵی بۆ بانکەکان بۆ هاوڵاتیان هەست بە جوڵێکی باشی بازرگانی دەکرێت ئەگەر هاتوو ئەو کارتە بانکیە بەو پێی سیستەمە بەکارت هێنا ئەمە زۆر سکیورترا سکیور بە معنای ئەوەی تۆ ناتوانێت کەس فێڵت لێ بکە هەموو شتەکان لە ڕێگای مۆبایلتەوە دەتوانی کۆنتترۆلی بکەیت زوڵی حیسابەکان و پارە چەندم هەیە و چەندم نیە و بێهەژماردن و پاراستنی خۆت و ئەو هەموو شتە ئەوە دەکاتن خەڵکانێک دوور بن لە
مامەڵەی ساختە و پارەی ساختە و ئەوەم بۆ بگۆڕە و ئەوە دڕاوە و ئەو شتانە هەموو نامینێتن. جوڵەیەکی بازرگانی زۆر گەور ڕووداتن. وەکو بانکەکەی خۆتان مامەڵەتان هەیە لەگەڵ بانکە ئەهلیەکانی تر لە وڵاتان یاخود بە جۆرێک تر پرسیارەکەم کەم یەکێک هەژماری کردبێتەوە لە لای ئێوە هیچ کێشەیەکی بۆ دروستە بێت لە دەرەوە مامەڵە بکە پێویستی بەبرە پارەیەک هەبێ ڕای بکێشێت یاخود پارە دابنێ ئەمەتان هەیە ئێستایەوە؟ بەڵێ بانکەکەی ئێمەش لەسەر ستاندەردە جیهانیەکان کار دەکات. ئەو ستاندەردانی بانکی نێودەوڵەتی کە داوا لە هەر بانکێک دەکات بانکەکەی ئێمەش پابەندە پێی. بانکەکەمان لە ناوخۆی وڵات و لە دەرەوەی وڵات هەموو پەیوەندیەکانی هەیە و ئەو کەسەی کە ئەکاونتی لای ئێمە هەیە و هەژماری لای ئێمە هەیە دەتوانی سوودمەندی لە هەموو خزمەتگوزاریەکان. خزمەتگوزاریەکانی بانکی جیهان بانکێکی شەریعەتی ئیسلامیە مۆڵەتی CBI عێراقی هەیە. هەموو جۆرە خزمەتگوزاریەکی ئاسایی و تاکەکەسی کۆمپانیاکان و ئەلکترۆنی پێشکەش دەکەن. سەرمایی خەرجکراوی ئەو بانکە لە نێوان ساڵانی 2013 بۆ 2023 بڕی 255 ملیار دینار بووە. ئەنجامدانی حواڵەی ناوخۆ و دەرەوە و خزمەتگوزاری موچە، مڕابەحەی پارەدارکردنی ئۆتۆمبیل و خانوو، خزمەتگوزاری ئەلکترۆنی کورتەنامە و بانکی ئینتەرنێت و بانکی مۆبایل، ئامادەکردنی سەرکردە و کادری تایبەت لە پیشەسازی بانکی ئیسلامیدا و بەرهێنان لە تەکنەلۆژیا بۆ کەمکردنەوەی مەترسیەکان. سیستەمی سویفت کە لە تۆڕێکی فراوان و نامەناردنی بانکەکان و دامەزراوەدارەکانی تر بەکاری دێنن بۆ ناردن و وەرگرتنی زانیاری خێرا و ورد و پارێزراو. بەشێکیش لە بانکە تایبەتەکانی هەرێمی کوردستان ئەندامێتی و کاری هاوباش لەگەڵ ئەم ڕێکخراوە دەکەن. بزانین بانکە تایبەتەکان لە هەرێمی کوردستان چۆن خۆیان گونجاندووە لەگەڵ سەردەمی تەکنەلۆژیا و ئاسانکاری و پێشکەشکردنی زۆرترین خزمەتگوزاری بانکی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان. ئێوە وەکو بانکەکەی خۆتان تەنها بە شێوازێکی کلاسیکی و تەقلید یا هەوڵتان ناوە خۆتان لەگەڵ سەردەمی تەکنەلۆژیا و بەدی جاڵتکردن بکونجێنن؟ ئەکید کاک دیاری ئەمە 2022 پار بۆ دەستمان پێکرد بە استراتیجیای دیجیتال ترانسفۆرمیشنی. لەگەڵ ئەو استراتیجیە یەکەمین ئیش ئەوەی کردمان هەموو ئەپگریدی مۆبایل بانکینگ و ئینتەرنێت بانکینگمان بوو. لە خلال مۆبایل بانکینگ و ئینتەرنێت بانکینگی دەتانی تەماشای حیساباتت بکەی، دەتانی حەوالەی بکەی لە بینی حیساباتی خۆت و لە بینی فەرعەکانی بانقی جیهانی و ئێستا ئیش دەکەین ئەنەوە کو حەوالە بکەین لە بینی هەموو بانقەکانی عێراقیش. لەگەڵەوەی دەتانی تەلەبی کارتی بکەی لە ئەوەوە لە ئینتەرنێت بانکینگەوە. لەو زوانش ئینشاڵە دەست پێ دەکەین لەسەر فتحکردنەوەی حیسابی لەسەر مۆبایل بانکینگەوە هەموو لەسەر تەکنۆلۆژی NFC دەکرێتن ئەوانە. لەگەڵەوەش مەشاریعی دیمان هەیە مەسەلاً ئەو ATM لەو ATM ئەمە ئەو ATM فەرقی هەیە لەگەڵ ATM-ەکانی دی بەس پارەی سەحب ناکەی دەتانی پارەش ئیدا بکەی ئەوەش لەو زوانە ئینشاڵە دەست پێ دەکاتن یعنی خلال ئەو ساڵە ئینشاڵە لە خزمەت دەبیتن ئەو ATM-انە. لەگەڵەوەش خدمەتی دیمان هەیە لە خلال ATM-یان لە خلال مۆبایل بانکینگەوە کەسێک ئەگەر کارتیشی نەبیتن دەتانی سەحب بکاتن. شتێکی ناوی QR کۆدە ئەمن مەسەلاً لە بۆ جەنابەت حەوالەی دەکەم ئەتو کارتت نییە ئەمن QR کۆدەکەی دەنێرم ئەتو بۆ QR کۆدەی دەتانی ئەو پارەیە سەحب بکەی لە هەر ATM-ەک. وەرستان باسی ئایتێمێکی ئاوا سەردەمیانەت کرد بەڵام من ئێستا گەر هەژمارێکمە بێ ماستەر کارتێکمە بێ هەندێک جار دەچمە شۆپینێ کڕینێ شتێک دەکەم ناتوانم ماستەر کارتێ بەکاربێنم یانی ئیلا دەبێت پەنابەرم بۆ پارەی کاش بۆ ئەمە پلانتان چیەوە؟ پلانمان ئەوە بوو ئەنەوە POS تەوزیع بکەین و دەستمان پێکرد بەو مەشروعی لە بیدایەتی مانگی شەشەوە تەوزیع دەکەین ئەوە POS تەوزیع دەکەین لە بۆ هەموو مەطعەمەکان دوکانەکان هەر چ شوێنێک بیتن پارەی قبول بکەن مەکتەبەکان بیتن شەریکات بیتن سیارە ینی معرەزی سیارەی بیتن هەر چ شوێنێک قبولی کاشی دەکات دەبی POS هەبیتن ئەوە لەگەڵیان ئیتیفاقات دەکەین و لەگەڵەوەی دەتانن بەکاربینن کارتەکانتان لە هەموو شوێنێک. بڕێک ڕێژەیەکت لەبەردەستایەکەوە تا ئێستا چەند بە بڕی چەند مەسەلاً قەرز تا پێشینێ داوتانە هەم بە کەس هەمیش بە شەریکاتەکان؟ ئەمە حەسەب داتەی ئەو مانگەی 151 میلیارد دینار قەردمان دایتە
كسان وشركاتي لهريم كردستان لعراقي وبس أغلبية 16 أولها هريم كردستانية. أما گەنجان لی مستفید بوو؟ منتجكي خاص من هي لبو كردستان يوث ناوي كردستان يوثا أو كردستان يوثا لباروا دسمان بيكرت بو منتجي لبو أو كسانة أو فكركي هي ستارت أبكي هي دو اشتكي يعني سرمایەکی گچکە حتى قدس بيب كان أوانش أو منتجش من هي سبورتيشان دكين بأوكي بشروطكي تايبت. هیچ هینێکتان هەیە بۆ قەرزی ئیسلامی ینی ماستەر کارتێکە بێت؟ بەلە ئەوە ئەستا ئیش دەکەین لەسەر ئەوەی کارتی پێی دەڵێن کارتی ئیسلامی ئەو کارتی ئیسلامی چیە فەرقی لەگەڵ کارتەکانی دی چ بکری هەر ڕەسەن بانک بە قستی لە بۆت دەداتن یعنی هەر ڕەسەن تەقسیتی دەکەین لە بۆی یعنی لە زیاتی زەبوون بێتن تەلەبی قەردی بکە ئەوراقی بینی و ئەوراقی بدە و ئینتیزار بکات نا یەک جار دێ تەلەبی کارتەکەی دەکە هەر لە چ شوێنێک POS هەیە دەتانی ئەو شتە ئەوەی دەیکرێتن بە قستی بکریتنە. باشە بۆ پێی کە جەنابتان هەم خانمێکن هەمیش بە پرسیارێک تێکتانێ لە ماغا پێما بێ ئۆفەرێکی تایبەتیشتان هەیە بۆ خانمان دەمەوێت بزانم ئەماگەر خۆت زانیاری زیاترمان بەلە ئەوە منتەجێکی خاصمان کردیە لە بۆ ئافرەتان تایبەت لە بۆ ئافرەتان ناوی پرلە بە ئینگلیزی لؤلؤە ئینجی ئەو منتەجە ئەوەیە ئینەهۆ هەموو ئەو منتەجە ئەو خەدەماتانە ئەوەی بانک دەداتن هەمووی شمول دەکاتن بە ئەسعاری تایبەت بەس لە بۆ ئافرەتان ئەوجا ئافرەتان دەبێت هەمویان بێنە بانکی جیهانی حیسابی بکەنەوە. چۆنە ئەی جیاوازەکەی چەنە فەرقەکەی چەندە؟ جیاوازەکەی چیە مەسەلەن ئەگەر لە قەردی مرابەحەی سەیارەی 108 بیتن لە بۆوان مەسەلەن 107 دەبیتن ئەوە لە بۆ خلال ساڵان فەرق دەکاتن مەسەلەن ئەگەر مەسەلەن حیسابکردنەوە مەسەلەن 25,000 دینارە لە بۆیان بە سعرەکی ئەوەتر دەبیتن کەمتر دەبیتن. تایبەتمەندیەکانی ماستەر کارت بزنسێکی خزمەتگوزاری داراییە دووەم گەورەترین تۆڕی پارەدانە لە جیهاندا کەمکردنەوەی پشبەستنە بە مامەڵەی کاش قەبارەی مامەڵەکردنی ماستەر کارت ساڵانە 7 تریلیۆن دۆلارە مامەڵەی ڕاستەوخۆی لەگەڵ 28 میلیۆن و وێبسایت و بازاڕە ئۆنلاینەکان هەیە توانای حەواڵە لە نێوان هەژمارە جیاوازەکانی هەیە توانای دەزڕاگەیشتن بە پارە لە هەر شوێنێکدا بە بەکارهێنانی بانکی مۆبایل و ئینتەرنێت هەیە خزمەتگوزاریە بانکیەکان و ئاسانکاری بە ڕێگای ئۆنلاین و پێدانی ڕێنمایی تەواو بە هاوڵاتیان وای کردووە ئێستا هاوڵاتێکی زۆر لە هەرێمی کوردستان مامەڵە دارایەکانیان لە ڕێگای بانکە تایبەتەکانەوە ئەنجام دەدان. مامەڵەکردن و ڕایکردنی هاوڵاتیان زۆر جار دەبینین تووشی ڕۆتینا دەبین هەرچەنە ئێوە کەرتی تایبەتن ینی بە سیستەمکردنیان هاوڵاتێک بێت لە ماوەیەکی چەنە کارەکانی بۆ بەڕێکرێت. وەکو بانکی جیهان هەوڵ دەدەین بگەین بە ستاندەری جیهانی بۆ بەڕێکردنی و هەموو ئێستا لەو کاتەدا دەستمان کردووە بە کردنەوەی حیساب هەر لە ماڵەوە لە مۆبایلەکەی مۆبایل بانکینگ ئەپلیکیشنی جیهان لەم زوانە دەست پێ دەکات کە کردنەوەی حیساب لە ماڵەوە دەرهێنان داواکردنی کارت هەر لە ماڵەوە دەتوانین هەوڵ دەدەین بە هەموو جۆرێک کە بتوانین هەموو خزمەتگوزاریەک بە ستاندەرێکی جیهانی پێشکەش بکەین. ئێوە وەکو بانکەکانی خۆتان ئەو خزمەتگوزاریانە چییە کە پێشکەشی هاوڵاتیان یانەکان یاخود ئەوانەی کە دێن هەژماریان هەیە لە لای ئێوە؟ ئێمە وەکو بانکی جیهان بە خۆشحالیەوە بە پێی ڕێنمایەکانی بانکی مرکزی عێراقی و لقی هەرێم و بە پێی ڕێنمایەکانی حکوومەت کار دەکەین و هەوڵ دەدەین باشترین خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیان بکەین هەوڵ دەدەین یارمەتێکی زۆری هاوڵاتیان بدەین و لە پرۆژەیەکی زۆر بەشدار بین وەکو بانکی جیهان وەکو دەست پێکێک مەسەلەن وەکو ئەوەی کە پرۆژەی هەژماری من کە وەکو بانکی جیهان ئێمە بەشداری ئەو پرۆژەیە بوون پرۆژەی حکوومەت بوو کردنەوەی حیساب بۆ فەرمانبەرانی حکوومەت. باشە ئێوە باسیەوەت کرد مەسەلەن بڕە پارەیەک بە قەرز دەدەن بە هاوڵاتیان بە چەند جۆرێکی جیاوازە چی دەگرێتەوە ئەمە هاوڵاتیان چۆنە ڕێکارەکانی چۆنە ڕەنگە زۆر پرسیاریان بابەتە بکەن. بەڵێ ئێمە وەکو بانکی جیهان وەکو دەبینی کڕی سیارەیە کڕینی ئۆتۆمبیل بۆ هاوڵاتیان وەکو ئەوەی مەسەلەن ئەوەی کە حیسابی هەبی حسابێکی بۆ دەکەینەوە لەگەڵ دوو کەفیل دەتوانێت سیارێک دەربێنێ ئەو سیارێک کە پێویستێتی ئەوەی کە دەوێ و بە جۆرەی ئەو بڕەپارەیە کە هەیتی دەتوانانی سیارەکەی بکڕی ئیجارەی منتهیە بە تەملیکی پێ دەڵێن کڕینی خان و کە کۆتایی دێ بە خاوەنداریەتی یەکێک مەسەلەن بێ خانیەک بکڕی پێویستی پێبی بۆی ئەوە دەکەین لە بانکی جیهان دەتوانانی بیکڕی.
ئەمە ڕێکارەکانی زۆری پێدەوێت یاوە خودت ئەمە تەنها چۆن لە شعارێکە و ڕێکلامێکە نانا ڕێکلام نییە وەکو دەیبینن هاوڵاتێکی زۆر داواکاری هەیە و هاوڵاتێکی زۆریش کڕیوێتی لە بانقەکەمان بەنسبەت ئەوەی کە ئەگەر ڕێنمایەکانی و ئەوانێک کە هەیتمان تەواو بیت لە خلالی 2 ڕۆژ 3 ڕۆژ معاملەکەی لە بۆ تەواو دەکەین. ئێوە لەم بانقە تایبەتەیە کار دەکەن هاوڵاتیان یان هەژماری خۆیان بکەنەوە؟ بەڵێ هەژمارێکی زۆر دەکرێت وەکو دەیبینی ئەو قەرەباڵغێکی زۆر هەیە لە بانقەکەمان بۆکردنەوەی هەژماری و داواکردنی کار بۆ سیستەمی مڕابەحا بۆ داواکردنی قەرز خەڵکێکی زۆر ڕووی لە بانقەکە کردەوە و ئێستا زۆر باشە خەڵک متمانەی باشی کردووە بە بانقە ئەهلیەکان. ژمارەی بانکە حکومەکان لە هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر 35 بانک، لە پارێزگای سلەیمانی 35 بانک، لە پارێزگای دهۆک 22 بانک، لقی بانکی گشتی لە هەرێمی کوردستان 2 بانک، کۆی گشتی بانکەکان لە هەرێمی کوردستان 94 بانک. پرۆسەی بە دیجیتاڵکردن و هەنگاونان بەرەو پتەوکردنی ژێرخانی کارتی بانکی جێی سەرنجی بازرگان و وەبەرهێنا بیانیەکانە چونکە لە ڕێگای ئەم کەرتەوە دەتوانرێت ئاڵوگۆڕی بازرگانی زیاتر لەگەڵ وڵاتان ئەنجام بدرێت. ئێستا حکومەتی هەرێمی کوردستان زۆر هەوڵەدات کە سەرجەمدام و دەداکان هەم بە سیستەمی ئەلکترۆنی بکە هەمیش زۆر گرنگی بە سیستەمی بانکی دەدات هەم لە ناو خۆی حکومەتی هەرێمی کوردستانیش هەم بۆ بانکە بازرگانەکان مەسەن ئێوە شاندێکی ئەمریکین ئەم هەنگاوانە ئەم پلانانی حکومەتی هەرێمی کوردستان چۆن هەڵەسەنگێنن؟ کۆمەڵی بازرگانی ئەمریکا کە نوێنەرایەتی ژووری بازرگانی ئەمریکا دەکەین زۆر دڵخۆشە و پێشوازی لە بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم دەست پێشخەریە زۆر گرنگە دەکات چونکە ئەمە پشتگیری دارایی باشتر دەکات و هەل بۆ تاکەکان دەڕخسێنێت بۆ ئەوەی سەقامگیریەکی دارایی باشتریان هەبێت کاتێک دێنە سەرباسی پێشبڕکێی بازرگانی بابەتی سەقامگیری ئابووری و شەفافیەت و توانای بینینی ئەوەی دەتوانن بازرگانیەکەیان بەرەو پێشەوە ببن. هۆکاری هەرە سەرەکین لە کۆتاییدا کۆمپانیا ئەمریکیەکان بە دوای ئەو هەلانەدا دەگەڕێن بتوانن گەورەترین و بەرهێنان بکەن. بۆیە فراوانکردنی گشتگیری دارایی لە ڕێگەی ئەم دەست پێشخەری هەژماری منەوە کاریگەری هەمەجۆری هەیە لەسەر ئەمە بەستە. سیستەمی بانکی چ ڕۆڵی شێبێت لە بەرە و پێشچوونی ئابووری هەر وڵاتێکە ئێستا هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە لە ڕووی بازرگانی و بەرهێنانەوە زۆر بەرفراوانی کاری تێدەکە ئایا سیستەمی بانکی دەتوانێت بێتە یاریدەدەرێکی باش هاوکارێکی باشی؟ بەرەو پێشبردننی سیستەمی بانکی لە کوردستان هۆکاری ژمارە 1 و سەرەکیە بۆ خستنەڕووی توانا و هەمەجۆری ئابووری ئەمە هۆکارە بۆ ژینگەیەکی سەلامەتی ئابووری لە کاتیمانەوەمان لێرە لەگەڵ شاندی بازرگانی ئەمریکا جەخت لە سێکتەرێک دەکەینەوە ئەویش هەلی گشتگیرکردنی ئابووریە. هەروەها ئەو گۆڕانکاریە چاکسازیە گرنگانەی حکوومەتی هەرێمی کوردستان دەیکات لەگەڵ ئەوەشدا هانی ئەم شەفافیەتەی بکردی تایبەت و ئەم سەقامگیریە دەدەین کە هەیە. ئێستایەوە شاندێکن سەردانی هەرێمی کوردستان و عێراقیشتان کردووە بەڵامەوەی تێبینی دەکرێت ژماری کۆمپانی ئەمریکیەکان کەمە لە هەرێمی کوردستان تەنها 144 کۆمپانیا هەن کە تۆمار کراون و ڕێژەی 104 کۆمپانیا بیانیەکان پێکدەن لە هەرێمی کوردستان ئێوە ئەزمونێکی زۆر باشتان هەیە لە سێکتەری بانکیە چۆن هانی بازرگان یا خودوە بەرهێنەکانی خۆتان دێنن کە بێنە هەرێمی کوردستان لە سێکتەری بانکیەوە بەرهێنان بکەن یا بازرگانی یاخود بە هاوبەشی لەگەڵ وە بەرهێنە ناوخۆیەکان ئەم کارە ئەنجام بدەن. نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا بەیان سامی عەبدولڕەحمان بە شێوەیەکی پاڵەوانانە توانیوێتی ئەم پەیامە بڵاوکاتەوە. نەک تەنیا لە واشنگتن بەڵکو لە تەواوی ئەمریکا بۆ ناساندنی ئەو بوارانەی کۆمپانیا ئەمریکیەکان بتوانن لە هەرێمی کوردستاندا کاری تێدا بکەن. بۆیە دەمانەوێت دڵنیا ببینەوە کاتێک دەگەڕێینەوە واشنگتن. ئەمە تەنیا سەردانێک و ئەزمونێک نەبێت بۆ کۆمپانیا ئەمریکیەکان بەڵکو سەرەتای هەماهەنگیەکی فراوان بێت بۆ بەردەوامیدان بەو پەیامە لە تەواوی بواری ئابووری بۆ ئەوەی خۆیان بگونجێنن و بەشداریان لە کارە لە پێشینەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەمەجۆرکردنی ئابووری بێت. کۆتا پرسیارم بە ئەمە بێ ئێستا کۆمەڵێ بانکان ناوخۆین لە هەرێمی کوردستان بانکی تایبەتن و بەرهێنانەکەن قەرز دەدەن بۆ پرۆژە جیاوازەکان بۆ پرۆژەی کشت و کاڵی بۆ بازرگانی و پیشەسازی ئەگەر هاتوو ئەم بانکە ناوخۆیانە ئەم کارتە تایبەتانە کەوبەرهێنانێکی زۆر باشەکەن سەپۆرتێکیان هەبێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە مامەڵەکردنیان
لەگەڵ بۆ نمونە شاندێکی وەکو ئەمریکا خودت کۆمپانیا ئەمریکەکانە چۆنە بێ ئێوە دەتوانن ینی ئەو لینکە ببەستنەوە بە یەکەوە کاریان لەگەڵا بکەن. So from the Chamber's perspective, لە ڕوانگەی ژووری ئابوووریەوە ئێمە لێرەین بۆ ئەوەی دەنگی کۆمپانیا ئەمریکیەکان بگەێنین و پشتیوانی لە کارە لە پێشینەیەکانیان بکەین. بۆیە کاتێک کۆمپانیای ئەمریکی هان دەدرێت و دڵخۆش دەبن بۆ ئەنجامدانی ئەم هاوبەشیانە. ئێمە ئامادەین ببینە پردێک بۆ دروستکردنی ئەم پەیوەندیانە. بەڕای شارەزایان لەم سەردەمەدا بانکەکان دەتوانن ببنە سەرچاوەی داهاتی نیشتیمانی و پەرەپێدانی ئابووری وڵات کە دەبێتە هۆی سەقامگیری ئەمەش بە بەرچاوڕوونی تەواو و داڕشتنی استراتیجەت و پلان و پرۆژە بەهێزەکان دەبێت کە لە پێناو چاکسازی و پەرەپێدانی کەرتی بانکیدا دادەڕێژێن.